وڵاتیانی خۆشەویست هاو شاریانی شیرین هیوادارم هەموو کاتێکتان ساغ و تەندروست بێ. ئێمە بە بۆنەی هاتنی پەتای کۆرۆنا بۆ هەموو جیهان ئێمەش بێبەش نەبووین لەو پەتا و لەو نەخۆشیە ناهەموارە. جا بۆیە داواتان لێ یەکەم هەمووی لە ماڵەکانتان بمێننەوە بۆی بتوانین هەمومان بەمانەوەمان لە ماڵەوە دۆست و خۆشەویست و شیرینەکانمان بپارێزین. بەمانەوە لە ماڵەکان دەتوانین چارەسەری ئەو کۆرۆنە بکەین بەوەی کە کەسمان توش نەبین و کەسمان نەتوانین بیگوێزنەوە بۆ کەسێکی دۆز یا کەسێکی تر. نوکو دڵدار ئەحمەد دانیشتوی قەزای خەبات وەخنەکان لە بەشی یاسا لە زانکۆی کوێ. ئێمە وەکو ئاگادارین ڤایرۆسی کۆڕۆنا کۆڤید-19 تەواوی جیهان و هەروەها کوردستانیش کەوا کەوتۆتە مەترسیەوە. بۆیە پێویستە ئێمە خۆمان پارێزین و کەرەنتین لە ماڵەوە و هەروەها ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین و لەو شوێنانە دوور بین کە پێی دەڵێن شوێنی قەڵەبابە بوو و هەروەها دەبێت هۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. بۆیە تکایە پێویستە ئێمە خۆمان پارێزین و هەروەها دەستمان بە سابوون باش بشۆین و هەروەها دەست لە دونچاومان نەدەین و هەروەها ئەو شوێنانی کە دەبێت هۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە خۆمان لێی پارێزین. و بۆیە ئێمە پێویستە خۆمان پارێزین و ئەوەشمان لەبیر بێتن کە مرۆڤ بەهێزترە لە کۆڕۆنا و ئەوەشمان لەبیر بێتن بۆ پاراستن باشتر لە چارەسەرکردن. بۆیە تکایە با بمین لە ماڵەکانماندا و بۆ خۆمان پارێزین و بۆ ئەوەی گیانی خۆمان و گیانی ئازیەکانمان پارێزین و جلەسپێکامان لەبەر نەکەینەوە جلی ڕۆژ لەبەر بکەین بۆ شیوەنی ئازیەکانمان. تکایە خۆتان پارێزین و کوردستان ئاوەدان و هەمووتان لە ساو تەندروست بن. لە ماڵەوە دەمێنمەوە هیوادارم ئێوەش لە ماڵەوە بمێنەوە بتوانن خۆتان بپارێزن لەم دەرد و نەخۆشی ئێستا. بەزدی ڕاستە قبولکردنی ئەو واقعی ئێستا کەمێک سەخت بێت بۆ هەموو لایەکمان، بەڵام بە تێپەڕبوونی کات ئینشاڵڵا هەموو شتێک تێپەڕە بێت لەوە دڵنیابن لە ماڵەوە بێزار مەبن و ئەو کاتێک کە هەتانە ئێستا کاتێکی زێڕینە بەزدی ئەگەر بتوانن ئەم کاتەش بقۆزنەوە و خۆتان لە بوارێکا بدۆزنەوە و هەرسێکی لەسەر بکەن زۆر ئاساییە. بە هیوای تەندروستی باش و سەلامەتی بۆ هەموو لایەک. زۆر سپاس.